سڵاو بەڕێزان، ئەم ئێوارەش هاتوینەوە خزمەتتان بۆ بەرنامەیەکی تری خوانی ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەم ئێوارەش دوو جۆر خواردنمان بۆ ئامادە کردوون، وەجبەیەکی مشەکەلی قارچک و حەواسڵ و لەگەڵ دوو جۆر مقەبیلات. هیوادارم بەدڵتان بێ. خواردنی سەرەکیمان وەجبەیەکە مشەکە لە جگەری مریشک و حەواسڵ لەگەڵ قارچکە تێکەڵەکرێ. بەهاراتەکانمان بەهاراتی دانیایە و دوو مقەبیلاتەکەشمان مقەبیلاتی چاوەنەرە و لەگەڵ ئەم پاقلەیە کە لەگەڵ سەوسڵی مریشکە تێکەڵ ئەکرێت بە بەهاراتەکانی دانیا. طبعاً خواردنەکانمان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید و بەرهەمەکانی دانیایە. ئێستا پیازەکەمان ئامادە کردووە، سوورەکەینەوەانێ پێش حەواسڵەکەمان. سەرەتا پیازەکەی بۆ سوورەکەینەوە، پیازەکەمان سوورەکەینەوە. لەگەڵ پیازی هاڕاوە دواتر ژەمی سەرەکی سێکین. ژەمی سەرەکیمان حەواسڵی مریشکە. جارێکە سەری ئەنینەوانێ هەتا دواتر داودەرمانە بەهاراتەکانی تێ ئەەکەین، دواتر قارچکەکەی تێ ئەەکەین. ئێستا بەهاراتەکانمان بەکارهێنین. بەهاراتی بەرهەمەکانی دانیە بۆ ژەمی سەرەکیمان. بەڕاستی شایانی تاقیکردنەوەیە بەرهەمەکانی دانیا. دەست ئەکەین بە ئامادەکردنی ئەم جۆرە مقەبیلاتەمان کە چەوەنەرە بڵەنراوە. دیارە چەوەنەر سوودی زۆرە. ئێمەش دەکەین بە مقەبیلاتێک بۆ ئەم ئێوارەیە. جنینی لە دوای کوڵاندنی، دیارە کوڵاندنەکەی پێشتر ئەبێت بە ئاوی سماق بیکوڵێنی چونکە بۆی تامێکی هەبێ. دواتر بە هەر شێوازەکە خۆت بتەوێ ئەتوانی بەو شێوەیە وردیکەی. ئێمە بەم شێوەیە وردی ئەکەین. هیوادارم بەدڵتان بێ. بە سۆسێکی بۆ دروست دەکەین و ئامادە ئەبێ ئینشەڵڵا. چاوەنەر سوودی زۆرە، بۆ جۆرەها نەخۆشی بەکارێت. یەکێک لەو نەخۆشیانە نەخۆشی شێرپەنجە کە سوودێکی زۆری هەیە. هیوادارم چاوەنەر زۆر بەکاربێنن. لەگەڵ ئەو ژەمە سەرەکیە ئەم دوو جۆرە مقەبیلاتەمان هەڵبژاردووە. ئینشەڵڵا بەدڵتانە بێ. دیارە ئەم جۆرە مقەبیلاتەمان پێویستی بە سۆسێک هەیە بۆی دروستکەین. پێویستیەکانی زەیتی زەیتون، سرکەی سێو،
و ئاوی لیمۆ. ئەگەر لیمۆی فرێشیش بێ باشترە. کەمێک خوێ. ئەمە سۆسەکەیەتی. سۆسەکەمان بۆ ئامادە کرد. کینە ناو چۆنەرەکەمانەوە. نعنای وشک یان زەعتەریش ئەکرێتە ناوی، بەڵام ئێمە ئەمڕۆ جەرجیرمان هێنا و وردی ئەکەین بە فرێشی و لەگەڵ دەنکی هەنارە. جەرجیرەکە بە ئارەزوی خۆتە ئەتوانی بە گەورەی بکەیتە ناوی و ئەشتوانی وردیکەی ئێمە وردی ئەکەین.